ئێمە وەکو لیژنەی کاروباری کۆمەڵاتی و داکۆکی لە مافی مرۆڤ لە زنجیرەیەک چالاکی کە سەردانکردنی ئاسایشی گشتی و چاکسازی هەولێر یەکەم هەنگاومان بوو و هەنگاوەکانی تریش بۆ چاکسازی و ئاسایشی دهۆک و بۆ چاکسازی و ئاسایشی سلێمانی ئەو سەردانانە بەردەوام ئەبێت لە چوارچێوەی ئەو سەردانەی کە ئێمە کردمان بۆ ئاسایشی گشتی لە پارێزگای هەولێر ئەوەی کە بینیمان و ئەوەی کە گوێبیست بووین لە بەڕێوەبەرانی ناو ئاسایشی گشتی ئەوەی کە دوو گرفتی زۆر گەورە هەیە لە ئاسایش و ئێمە مقابلی بەشێکیش لەو گیراوانەمان کرد کە لەوێن گرفتی یەکەمیان کەم و کورتیە لە دادگاکان کە ئەم دۆسیانەی کە لە ئاسایشی گشتیان تایەتی 5 ساڵ 6 ساڵە ماوەتەوە بەبێ ئەوەی هێشتا بۆ یەک جاریش دادگای بینی بێت وەتیایەتی 10 مانگ 12 مانگ 3 ساڵ 4 ساڵ 5 ساڵ ئەمانە کە ماوەیەکی زۆرە و ئەمە لە ڕووی یاسایی و پێشێلکردنی یا مافی یاسایی ڕاگیراوە کە ئەبێ لە ماوەی یاساییدا ئەم دۆسیانەیە یەکلایی بکرێنەوانێ بەداخەوە لەبەر ئەوەی لە هەرێمی کوردستان تا ئێستا یاسا وەکو پێویست جێبەجێ ناکرێت و بەداخەوە تا ئێستا قەرەبووی ئەو کەسانە ناکرێتەوە کە دواتر سزایان بەسەرا ناسە پێنرێت و بەری دەرەچن لە دۆسیەکانە قەرەبوو نیە بۆیە من زۆر بەگرنگ ێزانم ئەنجومەنی دادوەری چارەسەری ئەو گرفتە بکە کە لە دادگاکان هەیە بەوەی کە لە کات و ساتی یاسایی خۆیدا دۆسیەکانی ئاسایشی گشتی ببینێەوە بتوانێت ئەو دۆسیانە کۆتایی پێبێنە خاڵێکی تر لەوەی کە ئێمە بینیمان لە ئاسایشی گشتی لە شاری هەولێر ئەوەیە کە کەم و کورتی لە شوێنەکەیانە هەیە شوێنەکە شوێنێکی زۆر نەگونجاوە شوێنێکی تەنگە زۆر قەرەباڵێکی زۆری لەسرە 845 کەس ئەو ڕۆژێک کە ئێمە سەردانی ئاسایشمان کردووە 845 کەس دابش بکە بەسەر 6 قاعەیە ئەکاتە نزیکی 130 نەفەر لە هەر قاعەیەک کە ئەمە زۆرە یعنی لە هەر ڕوبەری قاعەکە 72 مەترە بەپێی ئەوەی کە خۆیان بە ئێمان 6 بە 12 لەم 6 بە 12 ئێمە حسابمان کردووە هەر گیراوێک لەوێ 55 سانتیمەتر مربعی بەرئەکەوێت لەو ڕۆژێک کە ئێمە چوین ئەگەر قەرەباڵەختر بێت دیارە ڕێژەی مەساحەی نیشتە جێبوونەکە تیایدا لەوە کەمتریش ئەبێتەوە کە ئەمە تەنیا جێگەی دانیشتنیش نییە نەک جێی خەوتن یا جێگەی ڕاکشان یعنی ئەمە شوێنێکی زۆر نەگونجاو بۆیە زۆر گرنگە بەڕاستی چارەسەری شوێنەکانیان بکرێت و دۆسیەکانیان یەکلایی بکرێتەوە لە ماوەی یاساییدا ئەو دۆسیانە ئاراستەی دادگا بکرێن و مافیان بپارێزێت چکە بەشێک لەو گیراوانە ئاماژیان ئەدا بەوەی کە ئەشکەنجەش دراون لە کاتی لێکۆڵینەوەدا و مەحامی خۆیان نەبینی و کامانش دوو گرفتی ترن لە ڕووی مافی مرۆڤەوە ئێمە ئەمڕۆ بۆیە باسێکین کە ڕۆژی جارنامەی گردوونی مافی مرۆڤە یعنی ناکرێت عێراق پابەندی خۆی بۆ ڕێکەوتنامەی جیهانی مافی مرۆڤ دەربڕی بێ و کوردستانیش لە چوارچێوەی قوارەیەکی دەستوری عێراقدا بێت پابەندی ئەو ڕێکەوتنامەیە نەبێت بە ئەشکەنجە بە زۆر مۆری پەنجەمۆری خۆی گیراو بخاتە سەر ئەوراقەکانی دادگایی و بەبێ ئاگداری محامی ئاگدار نەبێ یعنی زۆر گرنگە ئەبێ محامێکە ئاگای لەو تحقیق بێ و ئەبێ محامی ئامادە بێ لە کاتی لێکۆڵینەوەی دادوەریدا و ئەبێ ئەم کەسانە بە دوور لە بەکارهێنانی ئەشکەنجە بەپێ ئەو بەڵگەنامانەی کە هەیە مامەڵە لەگەڵ گیراوە بکرێنێک بە زۆری ئەشکەنجە درا و ناچار بکرێ بەوەی کە لەبەر ڕۆحی خۆی لە تاو گیانی خۆی بڵێ هەرچێکتان بێنە پەنجەمۆری ئەەکەم بە زوازم لێبێن ینی ئەمە گوێبیست بووین لەوەی کە کارەبا بەکارێت بۆ ئەشکەنجەدانیان لەوەی کە دەرزی دەمبوز بەژێر نینۆکەکانیانە ئەکرێت شەقوتی هەڵان و زلە و ئەم شتانە بەکار ئەهێنرێ لەگەڵیانە کە ئەمە هەمووی نەشیاوە و پێویستە ینی ئێمە میلەتێکین لە سەرەتای دروستبوونی ئەزمونێکی حکومڕانی داین ئەو ئەزمونەمان بە شێوازێک بەرین بەڕێو کە مافی مرۆڤتیا بەرقەرار بێ و مافی مرۆڤتیا بەرز ڕابگیرێ و شکۆی مرۆڤتیا بەرز ڕابگیرێ دیارە ئێمە بەپێی ئەرکی پەرلەمانی ئەمە پێویستە وەک ئاماژەمدا سەرەتا هەر دوو شارەکەی تریش ببینین کە چاکسازی و ئاسایشی لێ هەم شاری دهۆکی بەڕێز هەم شاری سلێمانی خۆشەویست کە بتوانین ئەو دوو شارەش بەسەر بکەینەوە بتوانین چاکسازیەکان و ئاسایشەکانیان ببینین بۆ ئەوەی دواتر راپۆرتێکی تێر و تەسەل بنووسین بۆ سەرۆکاتی پەرلەمان لایانی پەیوەندیداری ئەم دۆسیە ئەم کێشانە بانگهێش بکرێت وەزارەتی ناوخۆکە لایانی یەکەمی بەرپرسیارەتی ئەکەوێتە ئەستۆ کە ئەنجومەنی ئاسایشی گشتی هەرێمی کوردستان کە سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانە بەرپرسیارەتی ئەکەوێتە ئەستۆ ئەبێ ئێمە هەوڵ بین ئەم کێشە و گرفتانە چارەسەر بکرێت چاکسازیەکان تا ڕادەیەک باشترە
بەڵام ئەوەی کە گرفتە بەشێک لە چاکسازی هەولێر لە هاوینی ڕابردوودا چاکسازیەکە بەر سووتاندن و ئەو شتانە کەوتووە هێشتا کەلوپەل و کەرەستەی پێویستی بۆ نەکڕاوەوە کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسیارەتی کڕینی ئەو کەلوپەل و کەرەستانش بگرێتە ئەستۆی خۆی و ئاوەدانی بکاتەوە بۆ ئەوەی کە ئەو گیراوە و سزادراوانەی کە ئێستا بەشێکیان لە ئاسایشن بەشێکیان لە ئاسایشی هەولێرن بەشێکیان لە دژە تیرۆرن بەشێکیان لە دهۆکن ئەمانە بتوانن بگەڕێنەوە ناو چاکسازی هەولێر و بتوانن لەوێ حکومەکانی خۆیان تەواوکەن وەڵاهی ئەوەی بەپێی کە زانیاریەکان کە ئێمە بەردەستمان کەوتۆ لەو شوێنانە ئەوانە گوازراونەتەوە ئەو شوێنانە تا چاکسازی هەولێر چاکەکرێتەوانێ تعمیر کراوە بەڵام کەرەستە و کەلوپەلەکانی بۆ دابین نەکراوە لە 2016 بەڵێ ئەوەی کە ئێمە بینیمان من ناوەکانیشم نووسیوە کاڵێ لە 2016 گیراوم خەڵکم مقابلە کردوڵە 31 مانگە گیراوم خەڵکم مقابلە کردوڵە 36 مانگە گیراوم شوێنەکانیان هەروە بۆ لەبەروی بەردەوام قەرەباڵێکی زۆر لەسەر ئاسایشە وێ ڕای ئەوەی کە جێگەکەیان زۆر تەنگە زۆر خراپە بۆیە ئێمە بە گرنگی ئەزانین بەڕاستی ئەگەر دۆسیەکان یەکلایی بکرێتەوە ئەو قەرەباڵغی زۆرە نامێنێ لەوێ و ئەتوانن ینی وەکو مافی مرۆڤ شکۆی مرۆڤ بپارێزێ ئەم مناڵانە ژمارەکەیان زۆرە و ئەمە دلیلی ئەوەیە بەشێکیان خێزانەکانیان هەڵوەشاوەتەوە تووشی ئەو گرفت و کێشانە بوون کە ئێستا ئەوانەی بردۆتە ناو چاکسازیەکانەوە و بەشێکیان ئەوانن کە بێکەس و بێدەر لەسەر شەقامەکانن کە ئەمەش گرفتێکی ترە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە جیاتەوەی چاکسازی دروست بکات و ژمارەی زۆر خەڵک لەوێ سزابات ئەبێ بیر لەوە بکاتەوە پەروەردەی موشتەما چاکە ئەبێ بیر لەوە بکاتەوە پەروەردەی کۆمەڵایەتی خەڵک ڕێکخاتەوە ئەبێ هەوڵبات سیستمی پەروەردەیی خوێندن لە قوتابخانەکان کە خوێندن و پەروەردەکردن و فێرکردنە ڕێک بخاتەوە بۆی بتوانێت ژمارەی ئەو تاوانانەکەم بکاتەوە کە مناڵان تووشیان ئەبێ لە تەمەنێکی زوودا.